هەڵوێستمان سەبارەت بە پرۆژەی بەناو چاکسازی زیاتر لە 10 ساڵی ڕابردوو کاتێک دەستپەشخەریمان کرد لە دۆسەی خانەنشینی پلەباڵاکان تا هەنووکە کۆی گشتی 31 گردبوونەوەمان بۆ هەڵوەشانەوەی خانەنشینی پلەباڵاکان و کەمکردنەوەی موچەی بنەڕەتیان ئەنجام داوە. بەشی زۆریشی لێرە لە بەردەم پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران بەڕێوە چووە. زۆر جار بەڵێنمان وەرگرت هەمووی ڕاست نەبوون. زۆر جار بە دوای چالاکیەکانمان لە لیستە جیاجیەکانی پەرلەمان پرۆژەی یاسا پێشکەش کراوە بۆ هەمان مەبەست بێناوهێنانی ئێمە و هەوڵەکانمان. زۆر جار کەسی وا هەبووە واژۆی دەخستە سەر چەندین پرۆژەی یاسا مخابن زۆربەی هەوڵەکانیان بۆ دەرخستن و دەنگ کۆکردنەوە بوو تا هەنووکە یەک پەرلەمانتار و پلەباڵا لە تاقیکردنەوەکە دەرنەچوون کە لە خۆیانەوە دەست پێ بکەن. تەنانەت ئەوانەیش دەوڵەمەند بوونیان لە پارتە دەسەڵاتدارەکان بوون هیچ پێویستیەکیان بە موچەند نەبووە. لە بەرامبەریشدا خولی پێشووی پەرلەمان بە یاسا بودجەی زەبەلاحی بێنمونە لە جیهانیان بۆ پارتەکانیان دیاری کرد. تا ئێستا نەیانتوانیوە پرۆژە یاسایەکی دادپەروەرانە بۆ چاکسازی پرۆسەی سیاسی لە کوردستان پێشکەش بکەن کە ڕەچاوی موچەی کەمی خانەنشین و کەمەندامان و کارمەند و کرێکارانی کوردستان بکات.